ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، ئاوڕێیان بەخێربێن. هەر بە پەلە هەندێک قسە و باز لەسەر ئەو ڕکلامە دەکەین کە ڕاگەیەندرا گوایە ئەو گەنجە بوێرەی هەولێر کە ئەمڕۆ بۆتە گەورەترین و بەربڵاوترین بابەت. هاوڕێیان زۆر سادە بڕوا بکەن، لە ژوورێکین جار بەجار دێین تەماشا دەکەین. بەهەرحاڵ هاوڕێیان بەخێربێن بە ئەیەک دوو دەقیقەکەندا قسە و باز دەکەین. ئێستا لەسەر ئەو بابەتە قسە و باز دەکەین. درەنجی شەوە، بەڵام خەباتەوەی نازانی هاوڕێیان کو پێشمەرگە نیوێ شەو دەچوو هجومی دەکرد. تر بابەت کە قەرەبارق بوو هەندە قسە و باز دەکەین لە ئەوی بمینێتەوە و سەرنجی خۆمان بدەین. هاوڕێیان یەک تکایە وەختی کەمپینێکی وا دەبی بابەتی لاوەچی مەشغوڵمان مەکەن، یعنی یان ئەگە جوابمان نەداوە بەغەڵەت تێمەگەن. تکایە یعنی دێن بابەتی یان سلام یان یەک دێوێ ئەو خەبەرەتیە کاتی خۆم وەرە ئێستا کاتی ئیشکردنە لەسەر ئەو کەیسی ئەو گەنجەی کە ئەو گەنجە یعنی دەربڕی ئازاری پایتەختە، یعنی شەڕ ئەوەی ئێستا ئەمە دەکەین هەمومان ئەو ڕۆکە توانرا ئەو کەیسا ئیبراز بکرێ ململانەیەکە لەگە پارتی. شێوە خەباتی ئێمەی مەدەنی چۆنە دەبینن بە شێوازەی مەدەنی جوان ئێمە پرۆتستۆیان دەکەین. ئەوانش ئەو ئەخلاقیانە یعنی هەمومان لە سۆسیال میدیایە پرۆتستۆی خۆمان دەکەین. من ئەو شێوازە خەباتەی بەخۆم بڕوان پێ ئەو ڕۆسبەی دەچینە سەمەی دانیش قسە و باز دەکەین. لەوە بەرپرسین بەڕاستی یعنی بەس هەریەکە و خۆی وەسیلەی خۆی هەیە، شێوازی خۆی هەیە. بۆیە ئێستا فرسەتە. ئێمە هێزەکی زۆر گەورە و کاریگەرین هاوڕێیان، و ئەو گەنجە هەر باوەڕێکی هەیە تکایە واز بینن، هەر باوەڕێکی هەیە ئەو گەنجە دەربڕی دەمامچی پارتیە و ئەوان بەو ئامانجە گردیتیان ئەوە نییە چ بیر و باوەڕێکی هەیە و چۆنە و ئەم زام سەربەخۆیە، گەنجێکی سەربەخۆیە. زۆربەی بنەماڵەکەش یەکێتین، یعنی لە بنەماڵە یەکێتیەکانن بەخۆی حزبی نییە وەم بزانم، بەڵام لە خۆی وەکو ئیسلامیەکە ئەوە حەقەکی ڕەوایە برادران. ینی دووش ئەوە وەسیلەکە لەسەوە نەجیرای ئیسلامی، لەسەوەی جیرای قسەی کردی، لەسەوەی جیرایە ڕەخنەی گرتێ لەوەی کە گوتیتی مەسعود بارزانی ڕازگۆنیە لەگەر چاکسازیەکە دەیەوێت لە نانی دەست پێ ناکە، لە برایەکان و بەخۆی دەست پێ دەکە، لە مستەشارەکان دەست پێ دەکە. هاوڕێیان من دەمێت لەسەر هەواڵی مردنەکەی با بە یەک دوو قسە بکەم. بە زۆر ئەزمونمان هەیە لەو شێوە خەباتە. تکایە ئەو شێوە یعنی من نازانم بەڕاستی، بەس بۆ خۆم گەلە قورسە سەتایەت شتانانێم ئەو هەواڵە ڕازبی و تکایە ڕێز لە هەستی یعنی هەندێک میدیا هەیە. من پێم وایە هەندێک میدیاە زۆر جاران لە بۆ لای کۆمنت خەبەرێکی وا لە گەرمەی ئەو بڵاو دەکەیان گوایە دژایەتی پارتی دەکاتن بەو شێوێ. من یعنی بابەتەکەی بەس ئەو زۆر خەتەرە. یعنی پارتی لە ئەساسدا خەبات ئیش دەکە، نەک خەبات دەکە. خەبات شتێکی جوانە، کار دەکە بۆ ئەوەی خەڵک بترسێنی، بڕوا بکەن. هەتا گرتنی ئیدریسی نانەوە ئەو گەنجە بەس لە بۆ ترساندنە، هیچی تر نییە. باشە خەڵکەکی زۆر دێ بە هەمان شێوە هەمان مەسەلە دەکات، ئەو پەیامەی پارتی دەیەوێ دەچی بە دەستی خۆی لۆ جێبەجێ دەکات. بۆیە ئەرچی خەڵکە چۆن لە شاخدا ببرن لە هەشتاکان، یعنی ڕێخستنەکان زیندانی سیاسەکان لە سێدارەدانیان کرد بە شتەشی نۆرماڵ، کرد بە نۆرماڵ. خەباتی تێگۆشانیان کرد بە نۆرماڵ، یعنی بەرگە گرتن ئیرادا. کەچی ئەو ئۆپۆزیسیۆنی ئێستا هەیە نییە ناو قەدی خەڵک دەپسێنیت، ئینهیار بە خەڵک دەکا، خەڵک دەترسی. کاچی خۆم بڕوا بکەن پارتی لەو پێگەدا نمایە بتوانێت ئەو هەندێک شتێ بکات. ئەو هێزە نییە بتوانی وەکو کۆن زیندانی ڕایەتی هەبی و زیندانی سەری ڕەشی هەبی. کاکە خەڵکەکی زۆر پارتیش لە وەرتەکی زۆر گەورەدایە. پارتیش لە ئێمەمانە لە هەمومان دەترسێ، لە هەمومان لەو هێزەی سۆسیال میدیا زۆر دەترسێ. گەورەترین هێز و لەمپەرە نازانین چی لەگە بکە.
بۆیە خەڵک مەترسێنن گوایە دژادی پارتی دەکەن کەچی ناو قەدی خەڵک دەپسێنن و هەتا خەڵک لە نێوان خۆیان بەڕاستی زۆر عیبە یعنی ئەڵێ لە خوا نەبی ناترسێم کەچی بە شەرەفم نییە لێیان ترسنۆکتر نییە من ناڵێم ئەوەی لە کوردستان وەکو ئەوروپا بکە بەڵام کاکە لە کوردستانیش بە وەزعەکە بەو شێوە نییە دوای پارتی دەکرێتن دوو کەسی بانگ بکە و ملیۆنە کەس بترسێ ئەخەرەوە کو دەکرێتن هەر خەبات ناستە پێش بەو شێوەیە هاوڕیان بێمە سەر ئەوەی ئەمە لە خەتین لەگە بنەماڵەکەی هیچ شتیویان نەزانی ئەوە یەک و دوو خەبەری ئەو کابرایی زۆر تا ئێستا من نازانم ئەوەیە زۆر قەپاتە ینی کەس نەیزانیە مجەڕەد ئەوە زاندرایە من دەقیقم لەو کە دەڵێم برسم هاوڕێ ئەمە سەرچاوە هەیە پێمان دەدا بارزان قەساب و ئومێد خۆشناو بڕیاری پێکەوە متەفق بوونە لە سەرێ بڕیار دێ بڕۆ بیگرن تەواو ئەوانە گرتییان لە ئاسایشی هەولێر بوو لە ئاسایشی هەولێرە ئاسایشی هەولێرە بەڵام پارتیش دێ ئەو جەوە دروست دەکا لە ڕێی دەستی دووەکانی کاکە کورە هاوڕێیان ئەمە خەبات دەکەن پارتیش وەسیلەی خۆی هەیە لە بۆ بەرپەرزدانەوەی ئێمە دەستی دووەکانی بە گردێخی ترس دروست دەکا فەوزا مشکلە لە ناو کورد ڕەوەندی کوردەوە دروست دەکە ئەویش ئەو وەسیلە سەخیفانەی هەیە کە یان ئرهاب دەکەیان نامەی هەڕەشە لەو خەڵک دەنێریتن بەهەرحاڵ بێمە سەر ئەوەی من دەمەکە لە ناو ئەو خەباتەدامە بڕوا بکە 24 ساڵە 24 ساڵەوە 23 ساڵە لە ئەوروپای پێشتریش لە کوردستان یعنی بەردەوام خەبەری ترسۆقان دەهات حتا لەو ماوانە دیتان شێروانی وەڵایی لە زیندان ڕسمەچیان بڵاو کردو و مردیە و ئەوە مردیە و کوورە کاکە دوای ئەوە وەڵا شێروان لە منوت و ساختر بوو یەک دوو شەقیان لێدایە ئەوەی ئەم زانی بم شێروان یەک دوو شەقیان لێدایە هاو بێنەوە دەست بشو لە جارەکەی دریژەی نەدرایە بەڵام هەموو لە بیرتانە ئەو زۆرە خەبەرانە باش نییە من بۆ خۆم بڕوا ناکەم پارتی بتوانی لە زەمەنی ئێستا کە کەیسێک دەکەویتە ناو سوسیال میدیا بچی کەسەکە بکوشیت قورس خەڵکە کاکە سوسیال میدیا هاوڕێیان گەورەترین هێزوی لەم پەرە لە بەرامبەر سیستەمە دیکتاتۆرەکان و ئێمە ڕاستە حزبەکی ئۆپۆزیسیۆن نییە بەڵام لە هەموو بەرەیەک ئێستا پێکەوە خەبات دەکەین لە ئەو گەنجای کە نوێترین ئەوەیە یعنی هێزێکی زۆر گەورە و کاریگەرین قورسە بەڵام پارتیشە یعنی پارتیشە بڵێ هەر شتێک بیدەکە بەس بۆ خۆم من بۆ خۆم بڕوا ناکەم و تکایە ئەوەندە ناوقەتی خەڵک مەپسێنن چاوەکەم ئەوایە وەڵی پارتی زۆر هێزش فشۆڵە زۆر ترسنۆکە کورەکچی خۆم وەڵی دوو کەسی دەگەدانە بڕوا بکەن لە ناو دەستگا ئەمنیەکانی ئەوانەی ئەستا ئەو گەنجەیان گرتیە وەڵی ئێستا ئەو ئومێد خۆشنایە هەموو نوێکی خۆی خواردێ لەوەی کە باش دەزانی تاوانێک دەکاتن هیچی پێ ناکرێت دەبی جێبەجێ بکە زۆربەی بەرپرسە ئەمنیەکان بڕوا بکەن متەڕەددن وەکو کۆنین حەماسیە نەبی پارتی لە ناو ماڵێ کاچ خۆم لە ناو بارزان لە ناو گەڕەکی لە گوندی دۆرێ 12 ماڵە 4 کەسی لێ گیرایە لە ناو سەری ڕەش ناو ماڵی مەسعود بارزانی خەڵک 5-6 کەس گیرا بوو ئێچاوی من لەو مەسیفەی لەو ناو ئەو دەستگا ئەمنیانە دەیان خەبەر دەیان وێنە دەیاش دەگاتە دەست ئێمە مانان و هەموو خەڵک هیچ پارتی وێچەتی سنجیان نمایە چاوەکەم ئەوەندە خەڵک مەترسێن لە لێکە دەستەوە ئەوە بی من بۆ خۆم وەکو قادر بەغەڵەت تێمەگەن گەلە قورسە بتوانن بەس مجەڕەت هەموو زەختەچی لێ دەکەن ئەو کوڕبێتسە تەلەڤیزیۆنی تا بڵێخەوە تازەگەر ئەوەشی بکەن پەیامەکی جەریئانەی نواند سەردەست تیرۆر کرا ویدا تیرۆر کرا بەس بزان دوای تیرۆری ئەوە ئەو دوای هەولێر چی لێ هات دهۆک چی لێ هات ئەو شێوە خەباتە ئەوە خەباتە ململانەیە شێوە خەباتی مە ببین چەند مۆدێرن جوان مەدەنیانە ئەوروپیانە کە من دەڵێم مەسەڵەن بۆ خۆمان ئەو برادرانی کەوا ئیش دەکەین سبەی من دڵنیام کاردانەوەی گەورەی کە دروست دەبیتن ئەو کوڕە ئازاد نەکری پارتی هەموو ئەوڵەچی ئەوەیە ئەو کوڕە بەر بدرێت لە بەهەندێش گرتیا من دڵنیام ڕەخنەی لە مەسروری گرت مەسرۆ تەبعیتی یەکەش کەشی گرت لە 15 ڕۆژی گرت ئەو تەبعەکی قۆڕشی هەیە تەبعەکی زۆر خراپی هەیە مەسرور دەیەوێت لە قسەی خۆی جێبەجێ بیتن ئەوی گوتی مەسرور لەوەتی هاتیە دەیە بە فلسەی ئاوێ یەکێتی بوو فلسەی پارەی خڕکاتەوە ئەو 15 ڕۆژی گرت خستە زیندان هەنەسا یەک قسەی یعنی
موضوع هر ئەوەندەیە پێی نابینایی مەسرور بێتن بڕۆ چ دەڵێی بڕێ بەس نابینایی مەسرور بێت بۆیە هاوڕێیان تکایان ئەوەندە ناوقەت یەکتر مەپسێن ئەوەندە خەڵک مەترسێن بڕوا بکەن خەڵکانێک نییە بە یەک مێل دەترسێن خەڵکانێک هەن بە یەک خەبەر کورە کاچ خۆم شۆڕش خەبات ئیرادا بە قوربانیدان دەکرێت من کەوە دەڵێمە تێمەگەن هار کەس بڕوا بکەن لە دەنگەکانی کوردستان ژانی مە مهەدەتترە پارتی ئەوڕۆ لەسەم لەگە مافیا ئیش دەکا پارتی ئەوڕۆ لەگە هاکەر ئیش دەکا ئیفلاسە لەبەرەوە هیچ کەی بەدەست نییە هاتن لە ئەوروپای من تا لە مەکەی ئامێری هەڵستانیمانەوە مزانی پارتی ناتوانانی بەڵام دەیتوانی بەڵام چیهانمان پاشە کشەمان کرد بۆیە ینی خەڵکی ڕێن برێوەڵە لە ئەوروپایە کاک ئەوروپا کوردستان تێکەڵ بوو هیچ چی نمایە پارتی ئەوی بێتە بەردەوی دەیکا بەڵام زەریبەی زۆر گەورە دادەنێ من دەزانم کوشتن و گرتنی کوردێکی ئەوروپا گەلە قورسترە لە ئی کوردستان جنسیە یەبی باتی زۆر گەورە دادنێ زوو درەنگ و پارتیش کاکە ئەگەر نەگاتە سەر ئێرەی بڕوا بکە پەنا نابات یعنی بەجددیمە ئەوەی لەگە مەکی کراخ لە بەرەوەی ئەوی مەکیش پێیان دەگە کەم نییە بۆیە بەرگە ناگرن فێر نەبوونە بەڵام پارتیش وە بڕە فێر دەبی خۆ بەزە خۆی نییە خەباتەج پارتی ئێستا بڕۆن لەگە چاو لە 95 من دوای شتان پێ بڵێم 5 حزبی کوردستان ئەستا تیرۆری حوسێنی ئەمەدا حوسێن ئاغای سوورچی بەنامەکی زۆر لاوازیان دەرکرد شوئی و زەحمەت چیە شوویە گرت و مەحافزین و ئەوە بوو نازانم 4-5 حزب بوو بەس گوتیا ئیدانەی کردن 3 مانگ استقبالی نەکردن پارەی لێ بڕین هەتا ڕوونکردنەوەیاندا کەچی ئێستا لە مەلا مستەفای کاکە خەڵک دێتە خوارێ هەرچی خوچێتی ماڵی بارزانانی دێتە خوارێ هیچیشیان پێ ناکرێت چەندی دەگرن چەندی دەکوژن چەندی دەو دەکەن هیچیان دەرەقەت نایە بۆیە ینی ئەو سەردەم ڕۆی ئەمە لە سەردەمەک دەژین هەموو دیکتاتۆرەکان لە دنیاە نەکەر ماڵی ئەو هەموو ئاپەی دروست بە چ دەکە ئەوە لێرە فەیسبوک ئەم لەمە قەپات دەکە هاوڕێیان ئەمە زۆربەی شت دەچینە تەلەگرام بەڕاستی لەبەرەوە ئێرە هیچ ئەمنیەتی نییە فەیسبوک فەوز ئەوە جێ چ دەکە لە تەلەگرام چ دەکە و چەند تەنگاو دکە توش تەنگاوی دەکەی بۆیە ئەو خەبەرانەی هەیە تا ئێستا هیچ تشی نەزاندرایە و ئەوە زیاتر من پێم وایە مناڵم خەبەری دەقیقم پێ ڕەنگی سبەینی خەبەری دەقیقمان بەدەستکەویت سەرچاوە هەیە بە دوواچوون هەیە بەرپرس دێتن و ئەوان بەخۆیان زاریوە مەعلومات دەنێرن بە دەستی دوو لەو تەشویشکردنمانێنەوە شەڕەکی گەورەیە ئەوەی ئێستا شەڕە هاوڕێیان قسەی کۆتایی پەرە بەو خەباتە مەدەنیە بدەن ئەوە ململانەیەکی ئێمە هەمومان زۆر جوانە و مەوزوع ئیدریسی نانەوانیە مەوزوع ئرهابی پارتیە لە هەولێر ئرهابی پارتیە لە مامەڵەی سیاسی لەگە دەنجی ناڕازی کە ڕقی لە مرۆڤی جوان و بەغیرەت و خەڵکی خاوەن شکۆیە دەبێت لەوەی ئێمە پاشەکشە بەدەسەڵات بکەین ڕاستە عەبدەی شوبات داخرا بەڵام ئیرادەی عەبدەی شوبات دانەخرا ڕاستش سەردەشت روویداد و کاوە و سۆران شەهید کران بەڵام ئیرادەی وانە ئەسڵەن بە پێچەوانە بۆ بنزینێک بەو ئاگرەیدا بکاتن کەەوە دەبینی خەڵک وەخت خۆی نەدەوێرا قسە بکەیت بە ملیۆنە خەڵک قسە دەکە بە ئاشکرا لە ناو پارتی لە ناو یەکێتی بەهەرحاڵ هاوڕێیان ئەو خەبەرانەی هەیە بڕوا ناکەم و تکایە یاری بە هەستی خەڵک مەکەن خەڵکێک دێتن بەبێ سەرچاوە پەیزێکی فەل دێ لە خۆی خەبەرێک بفرێدا هەمووشتان دەکەونە دوێ کاک هەر ئەلەقەن مڕاعەتی عایلەکەی بکەن سەر ڕەنگی ئەو خەبەرە بڵاوبی تۆ تازێبی لە ماڵەکەی دوو ئەوە پارتی ئەو زەوت ئرهابی دەبێت تۆ دەبێ وێنەیەک لە ئیرادە و خەبات و تێکۆشان بڵاوکەیەوە نەک خەڵک بترسێنی نەک ڕۆعی خەڵک ببەی یان خەڵکانێک هەن خۆی پێ ئۆپۆزیسیۆنە بەڵام ناو قەدی یەکتر دەپسێنن کورە کاچ خۆم بڕوا بکەن پارتی و یەکێتیش وەکو سەگن بەغەڵەت تێم مەگە سەگ لای من بوونەوەرش زۆر عەزیمە بۆ زانیاریتان یعنی کەفرە بەو بەرپرسانەی پارتی و یەکێتی دەمرن نەڵێ تۆپی بە سەگی بڵێ تۆپی یعنی بە ڕاشکاوی بڵێم بەڵام سەگ هەندە سیفەتی خۆی هەیە سەگ ئەگە هەر بێی هەر دەکەویتە دووت بەس بچەقە ئەویش لە جێ خۆی پاشەکشە دەکات پارتی و یەکێتیش ئەو هێزە نین کورەکاتی خۆم خەڵک مقاومەی ئەو ئەمریکایە دەکە ئەو رووسیایی دەکە مقاومەی ئەو هتلەرەیان کردیە ئەو ئیرادە جوانە و ئەوە دەبتا ئیلهام فلیمەکە بوو لەو ماوەی
دوایین شت باوکو دایکێک کوڕەکەیان لە شەڕی نازیەکان کوژە زۆر بەقوتە بە تەنها لە ئەڵمانیایە بە ناویشتە شیوایە کوڕەکەی کوژرا باوکەکە بە تاقتەنێ لەو بەرلینەی لەو ئەڵمانیایی بەیاننامەی زدی نازیەکان بڵاو کردووە تا جیران هەردووچیان بەخۆ بە داچی ئەدام کرا سازشی نەکرد بەس ئەو ڕۆبوویتە گەورەترین ئیلهام بڕۆ گەورەترین ئیلهام هەر ئەو سەردەشت و ویدادا دهۆک و هەولێریان چ دەکرد هاوڕێیان بە هەر حاڵ من بۆ خۆم بڕوان ناکەم بەیانیش بە دواتچون دەکەن ئەو شتانش پاراستن بە خۆشی زۆر جار ئەو نەوع خەبەرانە پارتی بڵاو دەکات یان خەڵک فێریان دەکات بەڕواب کە خەڵک فێریان دەکات زەخت لە بنەماڵەکەیان دەکەن من دڵنیام ئەو کاک مەسعودە بە بەسیتی سازش ناکە ئەوڵ دەدەن بیهێڵنەوە تاوەکو سازش پێ بکە من نازانم بەڕاستی چۆن مامەڵە بەس دەزانم نەرم نین لەگەڵی بەس ناشتوانن کاچ خۆم قەزیە کەتە ناو سوسیال میدیای بە ئارزوو خۆیان بێن سەردەمی سەریڕەش و ئەوە ئاکرێ و ڕایەت نمایە بە قوربان ئەو سەردەم ڕۆی یعنی لەو هەفتەی داهاتوو ببینن چۆن ئەمنستیوانە هەموو دەکەونە دوای ئەو کەیسانە دەیان قونسڵی و سەفارەتخانە هەیە آخر هەر لە لێرەشدا ینی نامە و هەشتاگانە بدەنە هەموو سەفارەتەکانی ئێران برن ببورن کورە ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا و ئەو وڵاتانە لە کوردانی ئەوروپا ئەو هەشتاگ نامە بدەنە ئەوەی کە گەنجێک لە ناو هەولێرێ هیچ قسەی کردیە جیرایانی ئەوە لە بڕوا بکەم بە دەیان ملیۆن کەس ئێستا ئەو کەیسانە وەردەگری هە زۆر بەهێدیە من لە ناو ئەو کەیسانە بوویمە بە هەزاران کەس هەر لە ماڵەکەی خۆی چاتەک دەکەن لە بۆ نامەیەک لە بۆ سەرۆک وەزیران دەنێری وەزیرێک دەنێری پەرلەمانتارێک دەنێری لە بۆ ناوەندێکی ئەوە دەکە هەر ڕاژ ناگەێنی بەشەشی لە ترسە بەش شەر بەخۆی پێعی بە بڵاو کاتەوە بە جددیمە یعنی بە ملیۆنان کورد لە دەرەوەیە یان مەیلەکە دەنێردرێ بەهەرحاڵ هاوڕێیان جگە لە خەبات و تێکۆشان هیچ تر نییە پارتی دەیەوێت خەڵک بترسێنی ئیشی مەشعوی تەحەدای ئەو ئیرادەیی بکەین و ئەو حەزی لێ دایم ساعت تەبعی وایە یعنی ئەو بەقینیشە مەسرور بارزانی بەقینەوە ئێستا باشتر بووە بەڕاستی باشتر بووە وەختی خۆی هەر زۆر مشکیلە بوو یەک ڕەخنە لێ دەگرت هەوڵی تیرۆری دەدانی بەس ئێستا دەزانی یعنی دار و بەر ڕەخنەی لێ دەگری ئەرزوو ئاسمان ڕەخنەی لێ دەگری چەندی دەگری و دەکوشی بەس کەیسی ئەو کوڕی کەتە ناو سوسیال میدیا ئەساسی پێ وەرگرت ئەوە تەبعیتی ئیتر دەبی ئەو خۆی لێ ڕابینی ئەگەر دەیەوێ بەرپرس بی خۆنێ چیریش وەخت خۆی قوبوڵی نەدەکرد مەسعودیش قوبوڵی نەدەکرد بەس دوایە دەرچوت چێ دەوێرە ڕەخنە لە پارتی بگری کاچ خۆم چێ دەوێرە لە نۆتەکان ڕەخنە لە پارتی بگری بەس ئەموو شتێک دەگوترێ و کشە و شات